نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. پەروەرشیاری پێغەمبەری خوا و سەرپەرشتیاری خێزان. ئەوە حەزرەتی محەممەدە کە باڵاترین نمایندەی ناوی ئەلڕەبی خوایە. ئەو نازدارە، ئەو خاوەن سروشتە بێ هاوتایەیە کە لە نێو گرۆی مرۆدا بە پێغەمبەرانیشەوە بەرزترین نوێنەری ئەم ناوە پیرۆزەی خواوەندە. بە دڵنیاییشەوە ئەوانەی لە کەشە پەروەردەیەکەی ئەودا پێگەیشتون لە پاش پێغەمبەران بژاردەترین ناوی مرۆڤەکانن. ئەوە تا ئەستەمە جارێکی تر لەسەر زەویدا ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلیەکی تر بەرچاو بکەوێت و پێ بگەێنرێتەوە. نەک تەنها ئەوە، بەڵکو گەیشتنەوە بە ئاستی هیچ کام لە هاوڵە بەڕێزەکان لە توانادا نییە، چونکە ئەوان پەروەردەی دەستی خودی پێغەمبەری خوان. دیسانەوە هەر لە کەشە پەروەردەیەکەی ئەودا چەندین کەسایەتی وەها پێگەیشتون کە بە وێنەی گەوهەر پەرش بوونەتەوە بە سەدەکانی دوای خۆیاندا. بۆیە وەک ئەوە وایە ئەوانیش لەلایەن پێغەمبەری خواوە پەروەردە کرابن. پێگەیاندنەوەی هاوشێوەی ئەو مرۆڤە هەڵبژاردە و ڕەسەنانەش کە مایەی شانازی مرۆڤایەتین کارێکە ئەستەمە بۆ کەسێکی تر مەیسەر ببێت. فوزەیلی کوڕی عەیاز، بیشری حافی، بایەزیدی بوستامی، جونەیدی بەغدادی، ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی شافعی، ئیمامی مالیک، ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، ئیمامی ڕەبانی، ئیمامی غەزالی، مەولانا جەلالەدینی ڕۆمی، شێخی گەیلانی، شازەلی، نەقشبەندی، ئەحمەد ڕوفاعی و بەدیع الزەمان و چەندین ناوی پەرشنگداری دیکە هەمویان وانە و پەروەردەی خۆیان لەوەوە وەرگرتووە و لەسەر بنەمای پەروەردەکانی ئەو سەروەرە پێگەیشتون. وتەیەکی بەپێس هەیە، ئەگەرچی لە ڕوانگەی سەنەدیشەوە زۆر متمانە پێکراو نییە، بەڵام واتایەکی ناسک دەگەێنێ. زانایانی ئومەتەکەم وەک پێغەمبەرانی نەوەی ئیسرائیلوان. ئاشکرایە کە لە ڕوانگەی فەزیلەتی گشتیەوە هیچ مرۆڤێک ناگاتەوە بە پێغەمبەران، بەڵام ئەوەندە هەیە کە لە چەمبارێکی تایبەتدا کەسانێکەن پێیان بگەنەوە. هەموو ئەو کەسایەتیە مەزنانەی کە ناومان هێنان و ئەوانەش کە بواری ناوهێنانیان نەبووە لەو خانەیەدا پۆڵێن دەکرێن. دەڵێیت ئەو زاتانە بە هاتنیان بۆ سەر زەوی تەنازولیان کردووە. ئەگەر بڕیار بێت شوێنیان بە کەسانێکی تر پڕ بکرێتەوە، ئەوە بە هەر حاڵوا پێویست دەکات فریشتەکانی ئاسمان بێنە شوێنیان، چونکە مەگەر تەنها فریشتەکان بتوانن نمایندەیی ئەوان بکەن. لە ڕاستیدا ئەمەش تایبەتمەندیەکی جیاکەرەوەی حەزرەتی محەممەدە. بەڵێ، ئەوە تەنها دەرەنجامی وابەستەگی ئەوە بەرهەمێکی لەو جۆرەی لێ هاتووەتە کایەوە. هەتا دنیاش دنیایە بەردەوام دەبێت لە خستنەوەی بەرهەمی لەو جۆرە. لە پاش زەمانێکیش لە قات و قوڕی وشکە ساڵی مەگەر هەرخوا خۆی بزانێ لە نێو بەختیارەکانی ئەمڕۆدا کە چەکی بوونە قودسیەکانی سبەینیان لێ کردووە بەلادا چه بژاردە و جوانخاسانێک پێدەگەن. بەڵێ، لە بازنەی هۆکارەکاندا گشت ئومێد و هیوایەکمان ئەوانن. من وەک خۆم لەوەتەی فامم کردووەتەوە بێ ئەوەی تۆزخاڵێک لە ئومێد و گەشببینیم لەدەست بدەم، بەردەوام لە چاوەڕوانیدا بووم، بەردەوامیش دەبم لە چاوەڕوانیان. بەرلەوەی بچینە خزمەت چەمکی پەروەردە لای پێغەمبەری خوا بە شێوە گشتیەکەی با پێکەوە هەوڵ بدەین ئەو سەروەرە لە سۆنگەی شێوازی پەروەردەی ناو خانەوادەکەی ببینین. بیرمان نەچێت ئەو سەرپەرشتیاری خێزان بووە و منداڵ و هاوسەر و نەوەی هەبووە. پێغەمبەری خوا وەک سەرۆک خێزان. گومان لەوەدانیە کە ئەم خانەوادەیە بەختەوەرترین و بەرەکەتدارترین ئەو خانەوادە و لانانەیە کە تاوەکو ئێستا سەرزەوی بەخۆیەوە بینیوە و دەیبینێت. لە ماڵەکەیدا بەردەوام بۆن و بەرامەی ئاسوودەیی پەرش دەبووەوە. ڕەنگە ئەم ماڵە لە ڕوانگەی دارایی و توانای مادیەوە یەکێک بوو بێت لە هەرە نەدارترین خانەوادەکانی دنیا، چونکە چەندین مانگ تێپەڕ دەبوو لەو ماڵەدا تاسێک شۆربا لێ نەدەنرا. هەرچی جێیمانەوەی هاوسەرەکانیشێتی سەر و هۆدەیەکی بچووک یاخود کوخێکی تەنگەبەر بوو کە تەنها جێ خۆیانی تێدا دەبووە. ئەمە ئەفرەتە بەختیارانە ئەو 1-2 ساعاتەی کە لە هەفتەیەکدا لەگەڵ پێغەمبەری سەروەر بەسەریان دەبرد نەدەگۆڕیەوە بە هەموو شتێکی دنیا. شادومان و ئاسوودە و بەختەوەر بوون. هەموو منداڵەکانی پێشخۆی ماڵ ئاواییان لە دنیا کرد، تەنها حەزرەتی فاتیمە نەبێ کە دوای خۆی وەفاتی کرد. ئەویش هەموو ژیانی لە نێو دەردەسەریدا بەسەر دەبرد. واتە تەنانەت ژیانێکی خۆشبەختی نەخست بۆ بەردەستی ئەویش، کەچی لەگەڵەوەشدا
چه هاوسەرەکانی چ ئەم چیژە نازدارەی دڵی دێوانە ئاسا خۆشیان دەویست و لە هەموو شتێک و لە هەموو کەسێک بە نرختر بوو لەلایەن جێیەکی ناوازەی ئەو تۆی هەبوو لە دڵیاندا ئاوەزی دڵی ئادەمی سەرسام دەکرد. ئەو دەمەی باوکی وەفاتی کرد حەزرەتی فاتیمە چەندین ڕۆژ بە ئەشکە خوێنینەکانی دنیای هێنایە گریان و شین و لاوانەوەکانی کزەیان لە دڵان هێنا. هەر 6 مانجیش بەرگەی فیراقی ئەوی کرد. دوجار ئەویش بە کامەرانیەکی مەزنەوە بەرەو لای باوکی کۆچی کرد. هیچ ڕۆڵەیەک هێندەی فاتیمە باوکی خۆش نەویستووە. هیچ باوکێکیش ڕۆڵەکانی هێندەی پێغەمبەری خوا بێگومان هاوسەنگانە خۆش نەویستووە. پەیوەندیشی لەگەڵ هاوسەرەکانی لە هەمان چوارچێوەدا بووە. هیچ ژنێک مێردەکەی بە ئەندازەی خۆشویستنی هاوسەرانی پێغەمبەر بۆ پێغەمبەر خۆش نەویستووە. هیچ مێردێکیش بە ئەندازەی پێغەمبەری خوا لەلایەن خێزانەکانیەوە خۆش نەویستراوە. بێشک ئەو تریفە خۆشەویستیەی کە دەوری ئەم نزیکترین بازنەیەیدا بوو هەروە بێهۆ نەبوو. ئاشکرایە کە لە ڕوانگەی فەزیلەتی گشتیەوە هیچ مرۆڤێک ناگاتەوە بە پێغەمبەران، بەڵام ئەوەندە هەیە کە لە چەمبارێکی تایبەتیدا کەسانێکن پێیان بگەنەوە. آخر پێغەمبەری خوا لە ڕێی ئەو شێوازە پەروەردەیەی لەگەڵ کەسانی دەوروبەریدا پەیڕەوی دەکرد خۆشەویستی و هۆگریەکی ناکۆتای لە دڵ و دەرونیاندا بەدەست هێنابوو. هەر ئەم هۆگریە دواتر لەم بچووکترین بازنەیەوە شەپۆل شەپۆل ڕووی لە فراوانی کرد هەتا ئەوەی سەرجەم جیهانی گرتەوە. ئەمەش خۆی لە خۆیدا دیوێکی تری فەتانەتەکەیەتی. تۆ سەرنج بدە ئەو کاتەی وەفاتی کرد بە هەموو خێزانەکانیانەوە تەنها خانوێکی شتیە بۆیان بەجێ نەمابوو. بە درێژایی ژیانیان لە هۆدەی بچووک و تەنگەبەردا ژیانیان بەسەر برد. هەر تەنها ئەو ژوورانەشیان بۆ مایەوە. بەڵێ ئەو سەروەری جیهانیانەی کە بوونەوەران لە بەرخاتری ئەو بەدیهێنرا بوو تەنها ئەوەندەی دەستەبەرکرد بوو بۆ خێزانەکەی و لە نێوەندی هەژاری و نەداریەکی لەو چەشنەدا ماڵ ئاوایی لێکردن کەچی وێڕای ئەمە لە هیچ قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی هیچ کام لە خێزانەکانیدا تاکەوشەیەکی وهات بەرچاو ناکەوێ بۆ نیسکاڵە و ناڕزایی لێبێ لە دەست ئەو بارودۆخە. خۆ ئەگەر بۆ تاوێک شتێکی لەو جۆرەش هاتبێت بە مێشی یەکدوانێکیاندا ئەوە دەست بەجێ لە ڕێی هۆشیاریدانی قورئانەوە لە بن دەرهێنراوە. يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تردن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا. ئەی پێغەمبەر بە هاوسەرانت بڵێ ئەگەر ئێوە تەنها ژیانی دنیا و ڕازاوەیەکەیتان دەوێت وەرن بە هەندێک شتومەک و پارە و سامانتان پێ ببەخشم لەوە دوواش بە جوانترین شێوە دەست بەردارتان ببم. حەزرەتی ئەبوبەکر لە بەیتولمال شتێکی بۆ بڕیبوونەوە و ئەوانیش بەو هێندە دەیان گوزەران. ئەو بڕەشوە نەبێ شتێکی بەرچاو بێ بەڵکو هەر ئەوەندە بوو کە دەدرا بە گشتینەی خەڵکی. بەڵێ حەزرەتی ئەبوبەکر تەنانەت نەیخستبوونە ڕیزی موسڵمانانی پێشینیش و بەراورد بە موسڵمانە یەکەمینەکان موچەیەکی زۆر کەمتری بۆ ئەو خانمە مبارەکانە بڕیبووەوە. ئەو بەم جۆرە ڕەفتاری کرد و ئیجتیهادەکەی بەم ئاراستەیەدا بوو. بەڵام کاتێک حەزرەتی عومەر بوو بە خەلیفە ئەو شێوەی پلە یەکەمینەکان مامەڵەی لەگەڵ کردن بە بڕوای ئەو ئەگەرچی ئەوان لە ڕووی مێژووەوە لە موسڵمانە یەکەمینەکانیش نەبوون بەڵام بەو پێی کە ئەوان نزیکترین کەس بوون لە سەروەرمانەوە هەتا ڕۆژی قیامەتیش بەدایکی باوەڕداران هەژمار دەکران دەبوایە بخرێنە بازنەی ئەلسابقونە لەوەلوونە. حەزرەتی عومەریش لەلایەن خۆیەوە بەو جۆرە بیری دەکردەوە و ئیجتیهادەکەیشی بەو ئاراستەیەدا بوو. بەڵام ئەو لایەنەی ئێمە دەمانەوێت لەسەری بوەستین ئەمە نییە. ئەو تاکە بابەتەی ئێمە لێرەدا هەموو هەوڵێکی خۆمان خستوەتە گەڕ بۆ ڕۆشنکردنەوەی بێهاوتایی ئەو ئاستەیە کە پێغەمبەری خوا لە ڕووی پەروەردەییەوە خێزانەکانی بۆ بەرز کردبووە. ئەوە چپەر و شیاریەکە کە سەر ڕای کورتخایانی ماوەی پێکەوەییان توانی بە چەشنێک بچێتە دڵ و ڕۆحی خێزانەکانیەوە کە ئیدی جگە لەو خەون و خەیاڵیان بەلای شتێکی تردا نەترازێت. لە کاتێکدا لە ماڵی دنیا تەنها ئەوەندەی بۆ دەستەبەرکرده بوون کە لەسەرەوە باسمان کرد ئەمە ئەوە دەگەێنێ کە چێشمەندیەکی تەواو جیاواز لەودا هەبووە. وەک بڵێ بەو چێشمەندیەش دەوروبەرەکەی خستبووە ژێر ئەفسونی کاریگەریەکەیەوە. دەیدیسانەوەم حاڵەتەش بۆ خۆی ڕوویەکی دیکەی پێغەمبەرێتیەکەی دەخاتە ڕوو. جالەبەرەوەی ئێرە شوێنی ئاماژەدان نییە بەو لایەنەی کافرە هاوسەرگیری پێغەمبەری خوا دەبێتە بەڵگەیەکی تەواو جیاواز لەسەر پێغەمبەرێتیەکەی. بۆیە ئێستا ناچینە ناو ئەو باسەوە. تەنها بەوەندە دەسەڵ دەگرم کە بڵێم ماڵی مبارەکی پێغەمبەری خوا
لە حکمی فڕگەیەکدا بوو کە ئەحکامەکانی تایبەت بە ئافرەتانی تێدا فێر دەکرا لەسەر جەم حاڵەت و بارە تایبەتیەکانی پێغەمبەری خوا لە چوارچێوەی ئەو بازنە مەحرەمەدا وەردەگیرا و دواتریش لەوێەوە دەگوازرایەوە بۆ ئومەت ئەوە تا لە سەدا نەوەدی ئەو حکمانەی تایبەتن بە ژیانی خێزانەوە لەلایەن خێزانە پاکەکانی سەروەرمانەوە پێیان گەیشتون هەر بۆیە بوونی چەند ئافرەتێک لەو خانەیەدا کە لە ڕووی ئاست و تایبەتمەندیانەوە لە یەکتری جیاواز بوون بە جۆرێک لە زەرورەت دادەنرێ بۆیە دەبینین تەنها لە پێناو بە هەدەرنەچوونی حکمەکانی ئایندا پێغەمبەری خوا لە دوای تەمەنی 53 ساڵیەوە شانی داوەتە بەر ئەوەی هاوسەرگیری لەگەڵ کۆمەڵە ئافرەتێکدا بکە کە ئەمەش لە ڕوویەکەوە قوربانیدانە. بەڵێ وایە تایبەتمەندی سەروەرمان وای دەخواست کە کۆمەڵە ئافرەتێک لە خانەکەیدا بوونیان هەبێ ئاخر پیاوان دەیانتوانی هەموو کات لە مزگەوت بن و لە خزمەت پێغەمبەری خوادا دابنیشن. بۆ نمونە ئەگەر یەکێکیان گفتوگوی ئەو ڕۆژەی لە دەستچووبایە ئەوە هاوڵانی بەجارێک ئەم کەم و کورتیان بۆ پڕ دەکردەوە و دانیشتنی ئەو ڕۆژەیان وەک خۆی بۆ دەجێڕایەوە. بەڵام ئەمە لە ئافرەتان داوانیە چونکە زۆرێکیان بێبەش بوون لەوەها بەهرەمەندیەک و بواری ئەوەیان نەبوو بەشداری کۆڕی نبووەت بکەن. دەی لەوەها بارێکدا چێ ئەو بابەتانەی بۆ ئافرەتان باز بکردایە نەخاستمە ئەو بابەتانەی کە تایبەتن بە سروشتی ئافرەتانەوە. ئەوسا چێ ژیانی تایبەتی پێغەمبەر و ئەدەب و ڕەوشتی ژووری نووسن و لایەنەکانی سروشتی ئەو نازدارەی بۆ ئومەت بجێڕایەتەوە داخۆ تاکە ئافرەتێک توانای ئەوەی دەبوو ئاین بە هەموو بنەما و ڕێساکانیەوە باز بکات و بگوازێتەوە. اینجا لەبەرەوەی ئەوانیش لە ڕووی سروشتی بەشەریەتەوە ئەو حاڵەتەیان بەسەر دەهات کە ئافرەت بوون داخوازیەتی لەم بارە تایبەتیانەدا ئەگەر حکمێکی تازە سەبارەت بە پێغەمبەری خوا بهاتایەتە ئاراوە چۆن تاکە ئافرەتێک بەتەنها دەیتوانی فریا بکەوێ. نانەخێر هەرگیز ئافرەتێک بەتەنها نەیدەتوانی و فریای ئەوە نەدەکەوت هەموو ئەو حاڵەتانە نەقڵ بکات. جابۆیە پێویست بوو کۆمەڵە ئافرەتێکە بن کە هەموو کات حاڵەتەکانی سەروەرمان بۆ باس بکەن و بە بەردەوامی لە نزیکەوە ئاگاداری ورد و درشتی کاروبارەکانی بن. دەبێتەوەش بڵین کە ئەم پێویستیە هەرگیز ڕووی لە دیوە بەشەریەکەی پێغەمبەری خوا نەبووە بەڵکو زەرورەتێک بووە بە تەواوی مانا لە پێویستی ئاینیەوە سەرچاوەی گرتووە. پێغەمبەری خوش لەبەر ئەم زەرورەتە چوو بۆ ژێر ئەو بارە قورسەوە. لەلایەکی ترەوە وەک چۆنە مافرەتانە بوون بە هۆکاری ئەوەی هۆز و خێڵەکانیان لە ڕێی پەیوەندی خزمایەتیەوە ببەسترێنەوە بە پێغەمبەری خواوە ئاوەهاش گەورەترین ئامراز بوون لە پاراستنی سەدەها بگرە هەزارەها فەرمودەدا. بۆیە بەو پەڕی دڵنیاییەوە دەڵێم کە دنیای ئافرەتان زۆر قەرزارباری خێزانە بەڕێزەکانی پێغەمبەری خوان خۆ ئەگەر تەواوی ئافرەتان سەری خۆیان وەک بەردی سەرڕێ لە ژێرپەی مبارەکیشیاندا دابنێن هێشتا هەر ناتوانن مافیان بدەن. بەڵێ ئەو ئافرەتانە تا ئەو ڕادەیە خزمەتی ئاینیان کردووە. ئەماوە دەگەێنێ کە هاوسەرگیری پێغەمبەری خوا نە ئەوە بۆ لە ئاتاجێکی جەستەییەوە سەرچاوەی گرتە بێت چونکە ڕێیتێ ناچێ بوو ترێ لە ناوچەیەکی گەرمی وەک عەرەبستاندا مرۆڤێک گەیشت بێتە تەمەنی 53 ساڵی پێویستی بەوە بێ زیاد لە هاوسەرگیریەک ئەنجام بدا. نە ئەوەشە هاوسەرگیری خێزانەکانی لەگەڵیدا پەیوەندی بە حەزی جەستەیی یان دنیاداری ئەوەوە هەبوو بێ. ئاخر ژیانی ئەو ژیانی هەژارترین مرۆڤی دنیا بوو. سەرباری ئەوەی خێزانەکانی ئەمەیان دەزانی کەچی هێشتا هەر داخوازی ئەوە بوون ببنە هاوسەری. لە هەمان کاتدا پێغەمبەری خوا دادگەری و مافپارێزی لە نێوان خێزانەکانیدا پیادە دەکرد. لە هەفتەیەکدا یەکی ڕۆژێکی بۆ تەرخان کردبوون. تەواوی خێزانەکانی بەم شێوەیە وەسفیان دەکرد. پێغەمبەری خوا دەمبەخەندەترین مرۆڤەکان و قسە خۆشترینیان بوو لەگەڵ خێزانەکانیدا. جا ئێستا ئێوە بڵێن مەگەر نەدەبووە مافرەتانە کە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ماڵیاندا شتێکیان دەست نەکەوت بیخۆن یان ناچار بوون هەر ئەو پۆشاکە بپۆشن کە لە بەریاندا بوو لانی کەم وەک شتێکی سروشتی کەمێک تووڕەیی پیشان بدەن؟ بەڵام نەخێر چونکە جگە لە ڕەفتارە ڕەزامەندەکانیان شتێکی ئەو تۆشک نابن. پێشم وایە وردبینانی سیرە و مێژوو لەم خاڵەدا پشتم دەگرن. سەرباری ئەو شکۆ و ویقارەی لە ڕۆحیەتی پێغەمبەرێتیەکەیدا هەبوو کەچی دەتبینی قسەی خۆشی بۆ خێزانەکانی دەکرد و نوکتەی ناسچی لەگەڵ دەگۆڕینەوە. تێکەڵاویان دەبووە هاودەمی ڕاز و نیازیان. لەو بەینەشدا پەردەیەکی ناسک دەمایەوە. ئەویش ئەو خەمخۆری کاروباری سەر بە قیامەت بوو کە لە وابەستەی پەروەردگارەوە سەرچاوەی گرتبوو. دوجار ئەو پێغەمبەر بوو خێزانەکانیشی بەر لە هەموو شتێک ئومەتی ئەو بوون. لەلایەکی ترەوە پڕکردنەوەی ئەو بۆشایی کە لە نەمانی پەیوەندی بۆەوە دروست دەبوو ممکن نەبوو چونکە ئەو لەو ڕۆژەوە ناوازە و بێهاوتا بوو. خێزانەکانیشی هەرگیز تەسەوری ژیانێکی بێ ئەویان نەدەکرد.
وەک دەزانن پێغەمبەری خوا هەر لە قۆناغی مەککەوە هاوسەرگیری لەگەڵ دایکی ئیمانداران خاتوو سەودە ئەنجامدا بوو، واتە دووەم خێزانی پێغەمبەری خوا سەودە خاتوون بوو. بەڵام لەبەر هەر هۆیەک بێ پێغەمبەری خوا ویستی لێی جیا ببێتەوە. هەر ئەوەندەیە مافرەتە هەواڵەکەی پێگەیشت، لە جێی خۆی وشک بوو، ڕاستەوخۆ چووە خزمەت حەزرەت. تەنانەت چەند کەسێکیشی کردە میانگیر. ئەوە بوو عەرزی کرد: ئەی نێردراوی خوا، من هیچ چاوەڕوانێکی دنیاییم لە تۆ نییە. ئەوە ڕۆژەکەی خۆیشم بەخشی بە عایشە، گەر دەخوازیت بە درێژایی ژیانم بۆ هەواڵپرسینیش سرم لێ بدە. بەڵام چی دەبێ بێبەشم مەکە لەوەی لە ژێر مارەیتدا بمێنمەوە. هەموو ئاواتم ئەوەیە کاتێک دەچمە ئەو دنیاش هاوسەری تۆ بم. جگە لەمەش هیچ خولیایەکی دیکەم نییە. ئەم خواستەی لەلایەن پێغەمبەری خواوە قبول کرا و لە ڕیزی هاوسەرە پاک و بێگەردەکاندا مایەوە. وەک بینیمان پێغەمبەری خوا لە دڵ و دەرونیاندا جێیەکی لەو جۆرەی داگیر کرده بوو. خۆ ئەگەر لە یەکێکیان جیابوو بایەتەوە، ئەوە بێ هیچ گومانێک کە تا ڕۆژی قیامەت لە چاوەڕوانی سەروەردا دەمایەوە. ئەو دەمەش کە هەستی بە جۆرێک لە ناڕەزایی کرد لە دایکی ئیمانداران حەزرەتی حەفسا، دەربڕینێکی لەم جۆرەی بەکارهێنا: ئەگەر دەیەوێت ئەوالەی جیا دەبمەوە. کەچی وەرە ببینە ئەم چەند وشەیە بەس بوو بۆ ئەوەی حەزرەتی حەفسا لە پەل و پۆ بخات. ئەوەندەی نەبرد حەزرەتی جوبرائیل دابەزی و ئەوەی وەبیر هێنایەوە کە حەفسە کەسێکی چەندە نوێشکەر و ڕۆژوگرە. هەروەها پێی ڕاگەیاند کە لە بەهەشتیشدا دەبێتە خێزانی، بۆیە پێی فەرموو: سەر لە نوێ بیهێنەوە بۆ ماڵەکەت. ئیتر ئەویش بۆ جارێکی تر هاونشینی ئەم چیژە بە وەفایی وەفادارترین هاوڵی لە خانەی بەختەوەریدا تۆمار کردەوە. بەلای ئەوانەوە جودایی لە سەروەر زۆر دڵتەزێنتر بوو لە مەرگ. هەمووشیان هاوبەش بوون لەم هەستەدا و جیاواز لەمە بیریان نەدەکردەوە. هۆکاری ئەمەش ئەوە بوو پێغەمبەر بە چەشنێکی وەها لە دەرونیاندا تەختی خۆشەویستی دانابوو بە زواندنی مەحاڵ بێت. لە ڕێی ژیانە بەرەکەتدار و نەرمونیان و سروشتیەکەیەوە بە شێوەیەکی وەها ئاوێتەی ژین و ژیانیان ببوو ئەستەم بوو بەرگەی دابڕانی بگرن. خۆ ئەگەر هات و جودایی بکەوتایەتە نێوانیانەوە، ئەوە وەک چۆن کەسێک هەوای لێ ببڕێت دەمرێت، ئاوەها ئەوانیش دەمردن. لە ڕاستیدا دیمەنی دوای وەفاتی خۆشەویست سەر تاپا پارچەیەکە لە خەم و ماتەم و ژانی فیراق. حەزرەتی ئەبوو بەکر و عومەر چکات سەردانی خێزانەکەی پێغەمبەریان بکردایە بە چاوی پڕ فرمێسکەوە دەیان بینین. جاری وا دەبوو ئەوانیش چۆکیان دادەدا و هاوبەشی ئەشکڕێژیان دەکردن، دەتوت ژیانیان سەربوردی گریە و ماتەمە. بەڵێ، ئەو نازدارە شوێنەوارگەلێکی نەسراوە و لە یاد نەکراوی لەو جۆرەی لە ناخیاندا نەخشاندە بوو. ڕەنگە پێکەوەیان ئەوەندەشی نەخایەند بێ کەچی دەدوت حەزرەت کانگای بوون و ژیانیانە. دەی ئەمە هەر ئەو بابەتەیە کە ئێمە دەمانەوێت لێی بدوێین. ئەوە تا خێزانداریەکەیشی بە ئاوازێکی تر جار دەدات کە ئەو پێغەمبەری خوایە. سەرپەرشتیکردنی 9 دانە ئافرەت لە یەک کاتدا بێ ئەوەی گرفتێکی ئەو تۆ لە نێوانیاندا ڕوو بدات، کارێکە داخوازی ناسکی و نەرمونیانیەکی وهایە کە هەر لەو نازدارە خۆی دەوەشێتەوە. ئەوە بوو بەر لە ماڵ ئاواییکردنی لە دنیا بە چەند ڕۆژێک فەرمووی: بەندە لە نێوان پەروەردگار و دنیادا سەرپشک کرا، بەڵام ئەو پەروەردگاری هەڵبژارد. وەختێک مرۆڤی خاوەن فەتانەت ئەبوو بەکر گوێی لەم قسەیە بوو خۆی پێ نەگیرا و دەستی بە گریان کرد. ئاخر چۆن نەگری لە کاتێکدا ئەو بەندەیە هەر ئەو کەسە بوو کە قسەکەی کرده بوو. نەخۆشەکەی ئەوەندەی نەخایەن تا دەهات خراپتر دەبوو لە تاو ئازاری سەری دەتلایەوە، کەچی لەو ناڕەحەتیەشدا دەستبەرداری ناسکی و خۆشی مامەڵەیی نەبوو بەرامبەر خێزانەکانی. داوای کرد ڕێی بدەن لە ژوورێکی دیاریکراودا بمێنێتەوە، چونکە توانای ئەوەی نەبوو هاتوچۆی نێوان خێزانەکانی بکە. ئەوانی شەموو بەجارێک سەری ڕەزامەندیان لەقاند. بەم شێوەیە پێغەمبەری خوا دوا ڕۆژەکانی تەمەنی مبارەکی لە ژوورەکەی حەزرەتی عایشەدا بەسەر برد. بەڵێ، تەنانەت لە ناهەموارترین بارودۆخیشدا هێشتا هەربیری لای ڕەچاوکردنی مافی هاوسەرەکانی بوو. زیندەیی ڕۆح مەگەر ئەمە بێت.